چیرۆکی دوو برادر کە چەندین ساڵە هاوڕێی یەکن. ئەوەندەیەکیان خۆش دەویست کەسیان لەو باوەڕەدا نەبوون کە ڕۆژێک لە ڕۆژان هاوڕێیەتیان تێک بچێت، بەڵام قەرزاری بەرەو چارەنووسێکی خراپی بردن. ئاراس جان وە قوربانت بم برای من ئەو پارەیەم دۆ براکەم وەڵڵا پارەکەتە دەمەوە وتومای خۆم وەڵڵا نای خۆم بەس کاتم پێ بدە تاوەکو کویەکەمە بۆت. برا ئاراسی برا ئەتۆ 6 مانگە ئەو ڕستبەی بە من دەکەی ئەو مانگە نامانجی دابێ ئێبرام دە وەڵام نیش پێویستمە. ئەزانم برام پێویستە بەڵام خۆتە زان ئێستا لە ئێستا ئیشێکم نییە تاوەکو پارەکەت بۆ کۆکەمەوە دلێر. ئاراس ئێستا ئەمن دوو دەفتەرم داتوو لە بۆ مودەیەک مانجی نەبوو. برام خۆتە زانی دوو دەفتەرەکەم بۆچی بوو لە ئیشی خراپ بەکارمێنە نا چون ویستم بزنسێ بکەم هەنێ شتومەکەم پێی کڕی. ئەرێ ئاراز ئەم حەقم چێ کاکە ئەم پارەم بە قەردایی یا ڕەبی لە قماری دەدۆڕان زەرت کردێ بە من چێ پارەکەم بدەوە تەواو کاکە پێویستم پێ نەبی لێت داوا ناکەم بڕوات هەبی. برام ئێمە نەمانوت برای خوێنین باشە برای خوێنین بەسە بێ یارمەتیم بدەی. کاکە برای خوێنینە سەر چاوم بەزەمنەوە 6 مانگە لەسەرت ڕاوەستایمە ئەخریانیەوە برادایەتی و برایەتی و پیاوەتیمان کاوها بۆ ئاراز بەنیم من برام من لە تۆم ڕابینی بۆی هاتمە لای تۆ داوام لێت کرد بۆ نەچمە لای کەسێکی بێگانە. ئاراس ئەتو بە خۆت نەدیت بەچ دەردە سەرێک لۆم پێیا کردی نەتزانی کو لۆم پێیا کردی بە خۆت لەگەنم نەبووی یعنی وەزعەکەشم وانە بوو بەس گوتم برادرە و تووشی مووقیف بووە یعنی بەجددی ئیستیقلالی من مەکە ئاراس بزانە لە توی پێیا دەکەی پێیایکە. برام پێی دەکەم بەس کاتم پێ بدە یەک مۆڵەتێکم پێ بدە بلێ بۆ ئەو کاتە هەوڵەدەم بۆت پێیاکەم. مۆڵەت پێ دەدەم ئاخیر مۆڵەتە بزانە لە خۆت پارەی لەکێ پێیا دەکەی لە بابت وەرگرە ها بابت لەسەر پارەی دەنووی لەوی وەرگرەوە تەواو هەفتەی دابێ ئەو ڕوو جومعی دابێ دەمەوێتەوە ئەو وەختانە تەواو باشە برادە دەمەوە باش ئارازە خر ساحب وعدی خۆت بێعیبە تەواو برام وعد بێ تەواو دەمەوە وەڵڵا وعد تەواو وعد کاکامە خۆحافظ وعد لەگەڵ ئاراز ساحب وعدی خۆت بێ ها برام بڕوا بکە پارەکەت دەدەمەوە تەواو. هەیان ئابرام تووشی گەورەترین مشکلا بە من لەسەر چی دیسان؟ دیسان دلێر ئەوی دلێر چی وت قسەت لەگەڵا کرد؟ ئەمڕۆ چاوم بێکەوتە دووبارە چکە ئەمڕۆ ئاخر موعید بووکە وعدم پێدا بوو زۆر لێی پاڕامەوە زۆر ئەنجاوە هەفتەیەکی داوا پێم وتێ تا هەفتەیەترە بێ پارەم بۆ حەرگەی. براکەم نە ئەوایە تۆ ئەو ئیشت کردایە خۆشکم چی بکەم منیش بۆ تیجارەتم بۆ گەم خەڵکەوتم با ئیشێ بکەم هەروتان ئیش ناکە ئەوە کردم و زەرەرم کرد. ئەی چی بکەین؟ نازانم هەلێکم بۆ بدۆزەوە. قسە لەگەڵ باوکماکەم. باوکم؟ باوکم بەخۆم جارە حاشام لێگەوە دەریش مەگا لە ماڵەوە. نا من قسەی لەگەڵاکەم من لێ پاڕێمەوە بڵێم یارمەتیت بە ئەبێ قەناعەتکە قەنەعەتەکە وەربا بچن قسەی لەگەڵا بکەین. یەک دوو سێ پێنج شەش حەوت هەشت نۆ دە. باوکەی گیان گیانی بابەی ڕۆحی بابەی جەرجی بابەی باوکە پارەشە هەیە قسەی زیاد مەکە چت هەیە و بیڵێ و بڕۆ چەند ڕقم لێت دەبتەوە. باوکە وای پێ مەڵێ وای پێ نەڵێم کچم حەیا و ئابڕووی بردم ئەوڕۆ لە بازار دەڕۆیشتم کابرایەک هاواری دەکرد حاجی نامێق هەوڕم دایەوە ئەرێ کوڕەکەت پارەکەی دایەوە ماڵە داوا بێ هەموو هەولێر تێگەیشتە کوڕەکەی من قەردارە ئای چت لە من کرد دەی بزانم چت دەبێ. باوکەی گیان جانە ئەویش ئیشی کرد بەڵێ ئێمە وتمان ئیش ناکەی هەستا ئیشی کرد لە بەرەوەی خەڵکو ئێمە پێی نەڵێن کە ئیش ناکەی دوایی زەرەری کرد. بابە گوتی بڕۆ سەری خۆل لە قورە ڕاکە لە تووشی ئاشای بینە. بابەیان پێی گوت کوڕی من هەر لە شارەکەی خۆت دوکانت لە بۆ دادەنێم وەڵا بابا ئەمن دەمەوێت زوو دەوڵەمەند بم هەتا سەری خۆل لە قوڕێنا کوڕای من ئەرێ وەڵڵا لۆت کرد بابێ من ئێستا بزانم چتان دەوێ دەی. باوکەی گیان لەبەر ئەو نا لەبەر من پارەکەی بۆ بەرەوە. ئایا منن نەمێنێ ئەتو چی کتێ ئەتو چی ژێ بگرە کوڕم ئەوە خەریکە ئابڕوومان دەچێ بە خۆت دەچی ئەو پارە پیا دەکەی چۆن ئیشەکەت پرس بە من نەکردی و ئاواش دەچی پارەکە پیا دەکەی و دەدێ درێرۆچ تێگەیشتێت و
100 جار پێم گوت کوڕم خۆ نابی هەمومان دەوڵەمەند بی دەبی یەکێک عەلاق بی دەبی یەکێک مامۆستا بی یەک دوکاندار بی ئەو دەبێت و هەمومان دەوڵەمەند بی و تۆ ئاغا و من ئاغا چێڕایەخمان لۆ ڕاغا هەرچەدە تێژ ناگە یعنی چ بەڵام لەبەر چاوە بە زەربەندەی دەی هەیە ئەمەدە نەمینێت چەند ناشرت دەفڵە لێشیان تێکدام با دەست پێ بکەم 1 2 3 4 5 6 براکەم والله خوشكم شەربەت و بسکیتم بۆ هێنایی نەڵێ ناخۆمە بێ بیخۆی بڕابکە خوشكم هیچ پێم ناخرێت تۆ ئاگات لە خۆتە کە ئەم ماوەیە خواردنیش وەکو جاران نەماوە هیچ بکەم دڵم نایبە هەیان و ئاراس زۆریان بیر کردەوە کە چۆن ئەو قرزە بۆ دلێر بگەڕێنێتەوە. ئەی چی بکەین؟ چارەسەرێکم لایەتر نازانم ئەبێ سەر بگرێ بێڵە بزانم چییە؟ ئەچم بۆ لای مامۆ خاڵەکانم. ئەو فکرێکی زۆر باشە. ئەلحەمدوللا ئەوان وەزعی مادیشان زۆر باشە. دڵنیام کە یارمەتی تێنن. بەس خوشکم نازانم ئەبێ باوکم تووڕە نەبێ. اینجا بۆ تووڕە ئەبێ ئەو کە خۆی یارمەتیت نادا پێویست ناکە حەقیە بێ بە سێریشتەوە کە لەکوێ پێیاکەیت و لەکوێ ئەهێنیت. ڕاستەکە دەمادەم با بڕۆم بۆ لایەن باشترە. ئەی شەربەتەکە ناخۆین؟ بە بڕۆ. خوایە یارمەتیەم برایەم بە. زۆر گەڕا چوو بۆ لای زۆربەی خزمەکانی لە مام لە خاڵ بەڵام بێسوود بوو کەس یارمەتی نەدا. ئەمڕۆ هەینیە دوا ڕۆژی وەرگرتنەوەی قەرزەکەیە. باشی سوپاس تۆ چۆنی؟ ئاراسم بۆ بانکە. ئاها ئاراز لە ماڵ نییە. ئاراز لە ماڵ نییە؟ وەرە ژوورەوە دلێر با دراوسەکان گویان لە دەنگمان نەبێ ئایبا. هەیان بەخۆ داگەداری ئەو ڕۆ جومعەیە. یانی چی؟ شێتم مەکە بە قوربان. ئەو ڕۆکۆتا ڕۆژی براتە کە ئەو قەردەم داتەوە 6 مانگە گەمەم پێ دەکات. دلێر خۆ دەزانی ئاراز گاڵتەت پێ ناکات. ئێوە 10 ساڵە هاوڕێن پێویست ناکات پارە وا بینی ئێوە تێک بدات. هەیان ئەو برایی تو هەر بەجددیە من هەموو شتەکەم نەبۆ سەلمان پیاوەتی خۆم وەفاداری خۆم برایەتی خۆم کەچی ئەو هیچ جوابەکی نەبوو ئەو هەر ئەو دەست و ئەو دەستم پێ دەکات. تەماشاکە ئاراس دەزانم لەوێن دەری و جێت لە منە ئەو پارەیە دینار بە دینار لێ دەستێنمەوە هەر بە شەق لێت دەستێنمەوە. شەق؟ ئەرێ وەڵا شەق چونکە هەر بەڕاستی خۆشی لە گەرەنگۆی استیفادەی نییە ئیدی دێکەمە ناخۆشی بە پیاوەکانی بابم دەڵێم کە بیگرن هەر بە شەق دیناری لێ بەستێنەوە. ئەگەر نا ئەگەر حەزیشتان لە شەق نییە ئەوە بە قانون هەر ئەو ڕۆبەگرتی دەدا. دلێر تکایە وەستە دلێر ئاراس دلێر ڕۆی قسەمەکە گوێم لەمە قسەکانێک لێر بوو. ئەی چی بکەین؟ خوشکم لێگەڕ با دەستگیر بکرێم نەجاتم بێ لە دەست لێر. چۆن شتی وا بێت؟ یعنی براکەم لە زیندان بێت و من لە دەرەوە بم قەت ڕێ بە شتی وا ناکەم. خوشکم تۆ چیت پێکری ئەوە دا باوکمەوە و پارەی هەیە شتێکی بێگرە چی بۆم نەکا. مۆبایلەکەم بەرێ. مۆبایلەکەتم بەرێ. بۆ چتە؟ تەلەفۆنەکەم بۆ دلێر. بۆ تەلەفۆنەکەی بۆ دلێر ئەتوێ قەناعەتی پێ بکەم 6 مانگە قەناعەتت پێی نەکردووە. واز لە قەناعەت بێنە ئیشم پێیەتی و بمەرێ خۆ مەزانم چی یەکەم. ئەلۆ؟ ئاراس چ دەوێ؟ ئاراس نیم هەیانم. ئەوە تەلەفۆنی ئاراسیە ئەدێ تو نەتگو ئاراس لە ماڵ نییە؟ ئەزانم لە ماڵەوە بوو بەڵام نە ئەکرا بیهێنمە دەرەوە لە بەردرگای ئێوە شەڕ بکەن. ئێوە هاوڕێی یەک بوون. دلێر تکایە مەڕۆ بۆ مەرکەز. من بەیانی ئەو پارەیە و بۆ هەلەکەم. هەفتەیەکیش لەسەرتان ڕاوەستام هەر ساحب وعدی خۆتان نەبوون. تۆ حەق نەبێ بەسەر ئەوەوە. من بەڵێنت پێیەم.
من یەکەم جارە بەڵێن بە تۆ بەم دلێر تکات لێ ئەەکەم هەتا بەیانی بۆستە بەیانی ئەم وەختانە وەرە بۆ ئێرە و پارەی خۆت وەرگرە بەس تکایە شکات مەکە ئەو پارەم هەر دەوێتەوە بەتەمای چی تۆ بیگرە بەتەمای چی تێم گەێنە تۆ حەقە نەبێ خۆ مەزانم چیە لێ چیەکەی خۆ مەزانم خۆشکە بەس تێم گەێنە چیەکەی تۆ خۆ مەزانم وەرە دلێر کوڕمەوە دیسان بۆچی هاتیەوە وەڵام مامنامیق لە بۆ پارەیاتیەوە نازانم تۆ یاخۆ لە جێری دەدەی یان عەقڵت وەری ناگرێ یان هاتی شێتم بکەی 100 جارە پێم گوتی ئەگەر چاوەڕێ من دەکەی چاوت بێک فرسی ناکەوی مامنامیق ئەمان هەیانی کچت تەلەفۆنی لۆمە کردوونێ لەنا ئەمن دوونێ دەچوم ئەو کوڕەتم بەگرتن دەدا دەدەگەی ئەوجا هەیانم لۆ بانکە گوتیم پارەکەت دەدەمەوە بەخوا جێلی بەخوا کەم عەقڵی کوڕم هەیان پێ ڕابواردی مامنامیق ئەو قسانە جوان نییە یعنی ئەم قەشمەر زارینگۆمە پێم ڕابێرن کوڕم ئەگەر قەشبەرزار نەبی چیژێک لەو گۆڕی تەلەفۆنی لۆ کردووەرە پارەکە دەدەمەوە ئەوە برایەکەی پێدادرێتەوە هەیانی قوربە سەر پارەی لە چێ لۆت بینی مامنامیق دەزانی چییە بالەوەی زیاتر نەبتە ناخۆشی فۆس پاڵەوان باسی ناخۆشی لەگەن نامقی دەکا لۆ چ دەکەی مامنامیق دەرێت و بابم ناناسی ئەو دیارە بابشتە من ناناسی مامنامیق وەم لێمەکە بە بابم بە تاهیر مەترەقی برێم بێتە گژت ئەجاوازم نەبینێ لە تاهیر مەترەقی ڕۆژم ئەگەر لەبەر چاوم بزر دەبی لۆ خۆت بڕۆ بەبێ ئەوەی 1000 زل لەو پێلەقەت پێ بکەوی ئەگەریش نا با دەست پێ بکەم مامنامیق پێشەوەی بڕۆم هەیانم لەو بانکە ئەوجا دەڕۆم دەڵێن بزر بە لەبەر چاو مامنامیق بایشەکە ئەگەر بە خۆشی کۆتایی بێ لۆ بکەینە ناخۆشی دیسان دەستی پێکردەوە مامنامیق هەیانم لەو بانکە بەس بزانم دوونێ بە پاڕانەوە دەیگۆ بەش کاتی لێ مەکە هەیانم لەو بانکە کوڕم ڕەبعەچوەچی تو ئیهەندەیە بێتن ئەمن تهدید بکە ها وەرگە دەرێت نییە شفتی بە ساخی تێدایە ئەوجاوە خواردنم خواردی و تێرخۆرە بێدەن دەڵێن لەبەر چاوم بزر بە هەیانی بانگ نەکەی ناڕۆ ئەگەر پیاو بای تەلەفۆنت لە بۆ پۆلیس دەکرد و ئاراست بەگردەدا بەڵام دیارە بێخیرەتی بێخیرەت نیمە دەتوانم هەر بە پیاوەکانی بابم ئاراسی کوڕ پیاوە خۆی لەبەر پیاوەکانی کاکم مەترەخی گورە کوڕم بێکەچی بری بابن نەناسی چاک بابت دەناسم هاتی ئەودا پێت دەڵێم لەبەر چاوم بزر بە هەیانی بانکە کە نەهێشتونێ من بچمە بنکەی پۆلیسی ئەویش بەگرتن دەدەم بانجی کە بزانم دوو قسەی لەگەر ساخکەمەوە باشە مادەم ئەوەندە نییە قسەت وها گەرمگۆڕە بزانم هەیان تەلەفۆنی لۆچلۆت کردیە هەیان باوکەکەم هەیان وەرە حەیرانی وەرە بڵاو بە باپیر وەرە بزانم کوڕێ مەترەقی دەرێ وەڵایی من هەڕەشەی دەکەم و نازانم چی بزانم لۆ تەلەفۆنی لۆی کردیە دوێنێ وعدم پێیە کە دوو دەفتەرەکەی بۆ بێنم فەرمۆش دوو دەفتەرەکەت پێویست بەژماردن ناکەم من لەسەر وعدی خۆم دوو دەفتەرەکەت بەرە و بڕۆ لێرە ئەوە یەکەم لێ قەتان بۆ خۆحافیز مامنامیق چەند باسانی پێیان کرد کچم ئافرەتێک وا بە ئاسانی پارە پیا بکە نازانی یعنی چی؟ ئەی بۆ پیاوێک بە ئاسانی توانێ پارە پێیاکە بۆ ئافرەت ناتوانێ بیکە کچم پیاوە بەڵام ئافرەتە پێم بڵێ ئەو شەر مەزارێکە بۆ باوکە تۆمار کردووە پێم بڵێ ئەو تۆ چیت کردووە پێم بڵێ ئەو شەرمەزارەکەم باوکە بۆ لێدەی بۆ لایەنەدەی چی بۆ لایەنەدەی باوکە تۆش ئەدەم سەس تۆش
چی بکردووە؟ دانش خەریکە ئەو ئەخلاق و ڕەوشت و پەروەردەی چەندی ساڵە بنیادەنێم خەریکە لەناو دەچین هەیان خۆشکم چی هەیان. قوربانە بووی؟ ئەو پارەت لەکوێ بووە پارەی چی؟ ئەو پارەی بۆ تۆی پیاکردیە بۆ تۆ خۆشکم بە چی پێیاد کرد؟ هەیە قسە بکە ئەو پارەت بەچ پیا کردیە قسە بکە لا إله إلا الله خوایە سەبرم بدە خوایە سەبرم بدە خوایە جان هەیان قسە بکە باشە گوێ بگرن با بۆ تام بگێڕمەوە هەیان لە پێناوبراکەی خۆی کردە قوربانی چوو بۆ لای ڕەسوول کەسێک بوو هەیان هەرگیز نەیدەویست بیبینێت کابرایەکی بێویژدان لەبەر ئەوەی پارەی هەبوو 2 ساڵ بوو هەوڵی دەدا هەیان مارە بکات و بیکاتە ژنی دووەمی هەیان قەت بە خەیاڵشی نەدەهات بە پێی خۆی بچێتە لای ڕەسوول و پێی بڵێ قەرزی براکەم بدەوە و منیش دەبم بە هاوسەرت ئای دنیایەکی چەند غەدارە پارەوا لە هەندێک کەس بکات خەڵکی پێ بکڕن و بیفرۆشن دۆخێکی هێندە بە ئازارە لە پێناو نەبوونی و پارە کچێکی جوان خۆی بکاتە قوربانی هەیان 2 جار قوربانیە یەکێکیان بۆ خۆی کە کچێکی وا جوان چۆن خۆی هەڕاست کردووە ئەوی تریان ئەو خۆشەویستیە گەورەیە کە بۆ براکەی هەیەی ئیتر ڕەسوول 2 دەفتەری دەداتێ و دەڵێ سبەی دێم بۆ ماڵتان کاتی مارەکردن دادەنێم بەسەر چاو چەند ساڵە دەزانی ئەمن چاوەڕێیتومە مشتاقیتومە هەراتو 2 دەفتەر وەی بەسەر چاو ئێستا لەو دێنم ئەمریکا لە خزمەتدا بم سوپاس دەکەم منە ببووم لە خزمەتتدا دووبارە سوپاس سەرچاو گەلەت بەخێر بێ باوچیان تاوانباری سەرەکیە چونکە ئەو یارمەتی کوڕەکەی نەدا بۆیە تووشی شۆکێکی گەورە بوو هاواری لی هەڵدەستێت و پێیان دەڵێت بە هیچ شێوەیەک ئەم وەزعە قوبوڵ ناکرێت ئێستا تەلەفۆن بە ڕەسوول بکە بەڵام بەداخەوە ڕەسوول دەگات و ئیتر چیرۆکەکە بۆ ئێوە جێدەهێڵ سلام علیکم باش کاک حاجی چۆنی کاک ئاراز باشی باش خانم چ بووە هیچ نەبووە کاک حاجی ئینشاءالله لەسەر شەرعیەتی خوا سبەی شەوێ دەین مارە دەکەین باسی چیەکەی کێ ماراکەی؟ ئاراس کاک حاجی من لە پێناوی کچەکەتان هەموو هاوکاریەکتان دەکەم ئێستا چی بووە چ ڕوویدایە شتێکی نوێ ڕەسوول دەزانی کچی من بۆ فرۆشتن نییە ئەوەی تۆ کردیتت هەڵەیەکی گەورەیە بە هەر شێوازێک بێت تۆڵی خۆمتە لێ دەکەمەوە هەیە ڕۆ جاتایە بینە کاک حاجی مادەمە تۆ ئەوها زیرەکی باش ڕزانی پێشتر لۆ هاوکاری کوڕەکە نەدەکرد خێرە ئێستا بیا فریاد ڕەسی بێدەنگ بە ڕەسوول پێشتر مرۆڤ نەبووم پێشتر وەکو تۆ بێعەقڵ بووم پێشتر وەکو تۆ بێوجدان بووم تۆ چۆن ئەتەوێت لە ڕێگای پارە کچی خەڵک بکڕی منیش ئینسانێکی زۆر ناکەس بەچە بووم ئاگام لە ماڵ و منداڵم نەمابوو ڕەسوول زیاد مەڵێ
کاگران ڕەسوول مەسەلەکە پارە نییە من لە پێناوی کچەکەتاننا هەموو هاوکاریەکتان دەکەم بەڕاستی بۆ لە پێناوی کچەکەم غەڵات بکە ڕەسوول هەستە دەی ڕەسوول لە بەر چاوم بزر بە بزر بە چەند بێویژدار وەی چەند نائینسانم ئەوەی دەماری بەشەر پێ ئەوەی دەماری پیاوەتی بێ من نیمە ئەو ئەخلاقی 50 ساڵە کۆی دەکەمەوە ئەمڕۆ لە دەستم چوو ئای چیم بەسەرات ئای چیم بەسەرات ئاراس غەڵەت بووم تا سەرێسقا ئەیە ئەوەی تۆ کردت گەورەترین شت بوو لە پێداوی برایەکان بەڵام من هیچ نەبووم من هیچ نیم من تووشی چی بوو بەس ئابڕۆم هەبوو ئەوش خەری بوو لە ناوچێ ئای خوایە ئەگەر ئەوڕۆ نەمکوژی ئەی کەیم کوژی لە کۆڵە و ژیانە ناخۆشە بکەوە باوکە جان قوربانت بم باوکە جان خاڵسی مازەکە بەس وامەکە تۆ نەخۆشی شتێک لێ نایە لێم گەڕێ با بمرم ناخۆکە چونکە من هەڵەم بەرامبەر دکە داڕاست ئەمە بۆی تۆم لێ داڕاست هەڵەت نەکردو باوکە جان هەڵەت نەکردووە خوایە تۆ نەخۆشی وامەکە نا وامەکە باوکە هێ من بەرەوە باوکە هەموو شتێ باشە بە من بەرەوە تاو کچەوە ئەمڕۆ تۆوانەیەکی جوانت پیشاندام ئاراس کوڕم ئەوەی خوشکت بۆی کردی باوکت بۆی نەکردی کوڕم وانەیەکی باش لە خوشکت فێر بووم خوشکێکی باش هەزار براو هەزار خزمی خراپ دێنی